بەسپاسەوە زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی گفتوگوی لەگەڵدا دەکەین دکتۆر ئەم بابەتە لە ڕووی شەرعیەوە چۆنە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لە ڕاستەیە خۆی ئەسڵ لە بانگدانە شریعەتی ئیسلامیە بریتێ لە ئاگاداکردنەوەی خەڵک بانکردنی خەڵکە بۆ نوێژەکان کەوابوو دەنگ بەرزکردنەوە تایە و بە دەنگی بەرز بێ بە ئەندازێکی وا کە خەڵکانی دەوروبەروم ئەوانەی کە نوێژ خوێنەکانی گویان لێبێ ئەمە سنەتێکی ئیسلامەوە پێویستێکە لە پێویستەکان بەلای هەندێک لە زانایان و حتا بەواجبی ئەزانن کە پێویستە ئەبێت دەنگ بە بانگ ئەوەنە بەرزکرێتەوە کە ئەوانەی کە نوێژ خوێنی ئەو منتەقەیەن هەموو گویان لێبێ ئەو کاتە ئەو بانگە بانگێکی شەرعیە بۆ چووکە بەڵگیانەوەتانێک کە پێغەمبەریان عەلەیهی سڵات وسەلام کاتێکە باسی بانگبێژەکە فەرمێ موئەزین و بانگبێژەکان خوای گەورە لە گوناهەکانیان خۆشەوێت بە ئەندازەی ڕۆشنی دەنگەکانیان یعنی تا دەنگی زۆرتر بڕوا مەسافەی زۆرتر بێ خەڵکی زیاتر ببیستێ خێری زیاتی دەسەکەوێ لێرە کەوابوو ئەسڵ وایە لە شریعەت و لە فقی ئیسلامیە و کوللای مزایبی فقی ئیسلامی دەنگەکە بە ئەندازەی ئەو پێویستیە بێ کەوا خەڵکی نوێژ خوێنەکان پێویستیان پێێتی بەڵام کاتێکە لە جێگرەوەی تەمان لە سەردەمی پێشینە کە مونکەبەرە و جیازی بڵندگۆ نەبووە و کاتانە دەنگی ئینسانەکە خۆی بوو بۆیە مکەلەف بوو ئینسانەکە تا توانای هەیە لە دەنگی خۆی بانگ بڵێ حتا و کاتێک کە کاتێکم جار کە بانگ دەستی پێکرد کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمی بڕۆ ئەم بانگە بەسەر بیلالە بخوێنەرەوە با بیلال بانگ بڵێ چونکە بیلا ئەندا سەوتەن دەنگی لە هەمووتان دەنگی بەرزتر و ژیەکانی دەنگی لەرەی زیاتری تایە بۆی کەوا بتوانێت دەنگەکەی بڵند کاتەوە کەوابوو لە بانگدانەکە ئەسڵ وایە تایە دەنگتیا بەرز بێتەوە بە ئەندازی پێویست بەڵام لێرەوانە لە فقی ئیسلامی شار لەگەڵەوە شافقی ئیسلامی شریعەتی ئیسلامی لە سەردەمێکا کە دێنە ئەوەی کە بڵندگۆ دروستە بێ وم کە بەرەمان هەیە ئەم دانە دەنگەکان چەند قاتێک زیاد دەکات لەم کاتیام جامزۆدەکان زۆرە بن لە شارێکا کە چەمزۆتی نزیک پێکەوەیە ئالێرەدا فقی ئیسلامی دەفەرمێ پێویستەکە ڕێعایەت و چاودێری ڕەچاوی حاڵەتی باری ژینگەی شوێنی خەڵکەکە بکەی نابێت دەنگەکان بە هێندە زۆر بێ کە خەڵکی دەوروبەرەکەی و بێز مزگەوتەکان بێزار بکە بە ئەندازێکی واک کە نەتوانێت لە ماڵەکەی خۆیان بە ئیستراحەت دانیشێ بۆ چووکە لەبەر ئەو فەلسەفەی کە لە پشتی بانگدانەوەکەوەیە ئەتوانرێت بە چەند کەبەرەیەک بە دەنگێکی ئاسایی بچووکە مزۆدەکان لە گەڕەکانە زۆرن بگاتە نوێژ خوێنەکان و هەمان گویان لێبێ مادام وسیلەکە دەتوانێت فەلسەفەکە تحقیقا کە بریتە لە گەشتنی بانکە بۆ شوێنەکە ئەتوانرێت تهدید کرێ بەڵام تهدیدکردنەکە دەبێت سەر شێوازێکی زانستی بێ بە دابشکردێکی تقریبم بڵێم زانستی کە ئێستەکانە ڕووی زانستی ئەتوانێت ئەو دەنگانە دابشکا بڵێ دەنگی ئەم گەڕەکە چووکە مزۆدەکان بینیان چەند هەیە بە پێوانێکی زانستی و هەندەسیانە لە ڕووی فیزیکیشەوە لە هەمان کاتە ئەو کاتە ئەتوانین ئێمە بڵێن با سەوتی مکەبلەکاتە دەرەجە سێ بێ یا چوار بێ یا سێ بێ یا دوو بێ ئەوە ئەبێ بەڕاستی دیژنێکی زانستی تهدیدیکە نەک من بێن بەخواستی خۆم و تۆ بەخواستی خۆت یا سیاسیک بەخواستی خۆی یا فڵانی بەخواستی خۆی ئەوە ئەبێ دیژنێکی زانستی بیکە بۆ ڕێعایەکردن و ڕۆچاوکردنی حڵاتی دەرونی بە حاڵی طبیعی و سروشتی ناو کۆمەلگا چونکە بەڕاستی لە هەمان کاتا مزگەوت خۆی بۆ خۆی وێنەیەکی حەواڵی و شارستانی هەیە بانگدان و نوێژکردنیش بۆ پارێزگاریکردن لە ئەخلاق و لە قیم و بەها باڵەکان کەوابووی کە لە بەها باڵەکان ئەوتانێک کە لە نوێژکردن و بانگدانە نابێ مزگەوت بێتە هۆکاری عەزێدانی خەڵک ئەمە بەڕاستی پێویستە ڕەچاوکردنەکە بەڵام وەکو پێم وتی ڕەچاوکردنەکە بە پێوەرێکی زانستی ئەکرێ باشە دکتۆر هەندێک لە مزگەوتەکانە باشت پێکرد زۆر نزیکن لە یەکترەوە جاری وایە لە کاتی بۆ نمونە بانگی پیرۆزدانی دەنگەکان هەموو تێکەڵ دەبن پێکەوە یعنی ئەم مەلایە لە بڕگەیەکە مەلایەکتر لە بڕگێکی ترە ینی تێکەڵ دەبن زۆرە لە فەوزا دروستەکە زۆرێک لە فەوزا دروست دەکا ینی کەواتە ئەم نووسراوە کە وەکو دەترسان باسی لێوە بکرێ پاڵپشتێکی شەرعیشی هەیە ئەگەر زانستیانە مامەڵی لەگەڵدا بکرێت بەڵێ لە ڕاستیە خۆی ئەم بابەتانە کێشەکەی لەوایە لەوانەیە تەنها دەستگای خۆی مدیریەتی خۆی ڕاستەیە بەبێ بەکارهێنان یا بڵێن بەشداریکردنی پرسکردن بە کۆمەڵی خەڵکی خەبیر بڕیارەدا خۆی لە ڕاستیە هەموو ئەمانە خەڵکی خەبیر و بە شارەزا هەیە لەو بوارەیە ئەگە ویست بڕیارێکی ئاوا دەرکەی پێویستەکە جارێ خەڵکە شارەزاکان بێنی چووکە جاری وایە ئەوی خوێندنەوەی خراپی بۆ کرێ گونجێ بڵێمە لە پشتی وان دەستگایەکی سیاسی لە پشتێتی ئێوێ وردەوە لە دەنگی بانگ قەدەغە کات و لەو شوێنانە دەنگی بانگ و ئیسلام نەمێنێ ئەم خوێندنەوە لەوانە لە پشتی ئەم کتابەوە بکرێ بۆیە پێویستەکە ئەمەی کە پێشوی بڕیارەکە دەرکا جارێ بێت
کۆڵێن کۆبوونەوەیکی بۆ بکە کۆڵێن خەڵکە شارەزاکان و لیژنە فتوواکان و زانایانێک کە لەو وڵاتەیە لەو شوێنەیە ڕەشا و کۆڵێن ڕۆڵیان هەیە بانگیان کا کۆبوونە لەگەڵا بکە بە پرسی هەمووان بیکەن بە پرسێکی ڕۆژ کە چۆن ئەمە ڕێخین ئەو کاتە ئەمجا کاتێگەشتن ئەندازەیە کە ڕێکی بخین بەزانن سرێکی خێن شتێکی چەسایمە لە سلێمانیە هەر هەمان شێوەنگەمە ناوە بۆ ئەو مزگەوتانی کە نزیکن لە یەکۆ بەهۆی ئەوەی کە بانگێک بانگ وات تەوحیدکەین لە شوێنێکی تایبەتە بانکە پەخشکرێتەوە بە زیندوێتی و لە مزگەوتەکانە ڕێ سەتەلایتەوە پەخشیکەین ئەو کاتە ئەو کێشە هەمی حەلەکەین یەک بانگ و یەک دەنگە بێ و هەر لە یەک کاتە سەدەکان تێکەڵ نابن ئەو کاتە چەند مزگەوتێک هەیە کە نزیکن ئەتوانێت ئەم مزگەوتە بانگیتیانە بێ مزگەوتەکانی ناوبازار کە مەسەن لە مزگەوتەکانی تر نزیکن چوار مزگەوتی گەورە بانگ دەدەێت کە مەسەن کەورەکانیان زۆر گەورەیە ئەمانەی کە بچووکن ئەتوانێت بانگەکە هەر لە ناو خۆیان بێ نێتە دەرەوە چووکە لەبەرەوە بە پێویستی پێی نییە ئەمانە بەڕاستی بە زانستیەکرێت بەڵام ئێمە کە ئاماکەین ناین لە خۆمانە قەرارێکی سەپێنەت دروستکەین بەڵکو دێن ڕاپرز وەرەگری لە زانکان و مامۆستایان یەکێنە قەزی هەمووان پرسی هەمووان هەموو ئیشێکە کردمان بە پرسی هەمووان لە ڕووی زانستی کردمان هیچ ڕاوێژی زیاتری کرا کادە ڕۆڵی خۆی باشتر دەبینێت دکتۆرێکێک لەو بابەتانە زۆر جار یانێ هەندێک کەس بانگبێژن دەنگیان زۆر ناخۆشە ئەنی تر خۆمە وا باشترە عیبە نیانی بەڕاستی بۆ نمونە دەنگی ناخۆشە کەسەکە بۆ ئەمە هەندێک مزگەوت دەنگێکی ڕێکۆردیان هێناوە ئەم دەنگە لێنەوە بانگبێژێکە و دەنگێکی خۆشەوانە ئەمە ئاساییە هەموو مزگەوتەکانم کار بکەن کاتی خۆی هەر ئێمەژێکی لە پێشنیارەکەمان ئەوە بوو عوسمان لە شاری سلێمانیە مزگەوتی ئەلحەمدولیلا زۆری تێدایە لەبەرەوە هەموو مزگەوتەکان شەر نییە بانگی زیندوی تیاابێ ئەگەر لە سلێمانیە 5 بانگی زیندومانە بێ کە بە پێش بانگی دەنگخۆش بانگ بە بانگبێژی چاکدان بانگ بە باقیتی بانگی تۆمار کراوە بێ چوە بانگ تۆمان کراوەکان هەم بانگدانەکەی خۆشە هەم مەسەن بەڕاستی شێوازی بانگدانەکەشی نەمەتێکی زۆر جوانە لەگەڵ دەرونی ئینسان و ڕۆحی ئینسانە زۆر دێتەوە بەڵام بانگە دەنگ ناخۆشە کوردەکەی خۆمان زۆر جارەیە هەڵی تایە لە ئەمەگە شادەنگێکی زۆر ناخۆشە لە باتی و تۆ پێ خۆش بە ڕقلێتی زۆر جار هەیە بەڕاستی من کەسم دیوە پەنجەرەکەی داخستەوە دیدی با دەنگکەنێت ئەم دیوە و بەڕاستی و کەسە دەنگ ناخۆشانە حەقوایە خۆی بۆ خۆی بەگەڕێتەوە دواوە کە بانگ نەڵێ چووکە لە ئیسلامە سنەتە شریعەتی ئیسلام بە سنەتی دەدانێ ئەزانێ کێ دەنگ خۆشترین کەسی ئەو شوێنێ و بانگ بڵێ و هەر دەنگی ناخۆشە نابێ بانگ بدات نەخێت چووکە بەڕاستی دەنگ ناخۆشەکە خۆی فەلسەفەی بانگدانەکە بۆ خەڵک بانگکردن بۆ نوێژکردن بۆتی خۆشەویستکردنە کە ڕقی لە بۆ نایە بۆ مزگەوتەکەش نوێژەکە ناکاو کاتە لەبەرەوە خۆی بۆ خۆم بێژگەرەوە بانگ خۆی بۆ خۆی بەڕاستی ئەگەر ئینسان بۆ معنانەیە کە ئیسلام دایناوە لەگەڵ گوشە و جملە بە جملە و ڕستە بە ڕستەیە من لەگەڵ بڵێمەوانێ کەوا بۆ خۆی خۆی کاریگەریەکی دەرونی زۆر گەورە من دروستەکە ینی لە کاتی بانگدانی دەنگی خۆشە بەڕاستی و مۆسیقایەکی تایبەتە لەگەڵ ڕۆحی ئینسان و سبکۆڵی نەفسی ئینسانە مەقاماتی زۆر جوانیشمانەیە دکتۆر هەر لە کوردیان مەقاماتی زۆر جوان ئەمە پێویستمان پێیدی بەڕاستی خۆی هەر بانگە فەلسەفەکەی تەنها عالامەکە نییە بەشێکی زۆری شێوەتانێک کە من ئاسوودەیم پێبەخشە من خۆم زۆر بانگی خۆش کە بانگەکە تەدی محەممەد سەدی منشاوی عەبدولباسی ڕەحمەتی خوایان لێبێ ئەم بانگانە کە ئەیڵێ بەڕاستی ئێستا لە شوێنی خۆم ڕاوەسم یانی لە هەر شوێنێکا بێ ئەم وەستێنێ چکە بۆ سەدایەکی زۆر عەجیبە کوردەکانی خۆمان مەلام حەمەدی دەنگ گەورە مەلام حەمەدی گەجوابڵێ لە مزگەوتی گەورە ئەوەندە خۆش بەڵێ هێندە مامۆستا تریش مێستا حەمدا پەیدا بوونەوانە کە ئێستا ئەوقاف خۆبەخشانە سلێمانیان حەمدلا خۆڵێن خۆ بە شێوازێکی زۆر ڕێک و پێک لیژنێکی دروست کرد لە 45 دانە مامۆسای بانگبێژی زۆندەن خۆش کە بە شێوازێکی زانستیانە هەڵبژێراون کە لەمە دووە بانکانی سلێمانی دوا ڕێخستنی ئەو ئەستۆدیۆیی کە بانگی تیا پەخشەکرێ ئەوانە بانگ بڵێن لە سلێمانیا ئێتر بانگبێژی تر نەمێنە بە ئازادی خۆی چێ هەر دیکەت کەسێ بێ من کە بەرەو کاتەوە بانگمان بۆ بڵێ ئەمانەی کە دەنگیان زۆر خۆشە و هەروە مەقاماتی زۆر جوانە زانن و چەندین مەسەن پرۆڤی باشیشان کردوە شارەزاییان هەیە ئەمانە هەم دەنگ خۆشن هەم لە هەمان کاش بانگێکی زانستی ئەدەن بە گوێرەی مەقامەکانی بۆ نوێژەکانی جیاوازە مەقامی بەیانیان و مەقامی بۆ نوێژی نیۆڕۆ بۆ نوێژی عەسر و نوێژی مەغریب جیاواز بن خۆی بۆ خۆی تر بەڕاستی ئەو ئاوازانەیەکەیە کە توانێت بڵێم لەگەڵ ڕۆحی ئینسانیش ئاسوودەیی دروستەکە. دکتۆر بابەتی پرسە چەند بابەتەکەیمە بانگدان و بابەتی پرسە زۆر جار دەبێتە مای مناقەشە لەم ڕۆژانەشدا مامۆستایەکیانی پێشنیازی کرۆ دەڵێ پرسارکێکی قورسە لەسەر ئەو کەسانی کە پرسەدارن هەندێکیش دەڵێن ئەمە سەبووریە بۆ دڵی ئینسانەکان و ئەوانە بڕوای ئێوە چیە لەمڕۆ وەکو لیژنەی فتووە بەنیاز نین ینی دابنیشن لەسەر ئەمە کۆ بنەوە ڕای خەڵک وەربگرن لە ڕاستیە خۆی ئەزانین پرسە لە کوردستانی خۆمانە بە دۆخێکی تەقریبەن بڵند دێشقایان هاتووە
تا گەشتۆتە ئەمە ئێسەکانە کە بە ڕۆژێک لە مزگەوتەکانە کۆتایی پێ دو ڕۆژ و کۆتایی هات باشە خۆی ئەرکێکی زۆر لە تعزیە و لە پرسەکانە هەبوو بەڵام وردەوردە ئێمە بە درێژایی مەسە کوڵین زەمن ئیشمان لەسەر کرد کە کەمترین ئەرک خەینە سەر خەڵکەکە و لە هەمە کاتە بوونیشی باشە چونکە بوونی تعزەکە خۆی بۆ خۆی هەم سنەتێکی ئیسلامیە کە کاتێک کە کەسێک بدوێکی لێمرێ لە ئیسلامە سنەت وایە خەڵکەکە لە دەروبەی کۆ بنەوانە دڵ نەوای بکەن تاکو سێ ڕۆژیش نێڵن خواردن خۆیان دروستیکەن خواردنیان بۆ دروستکەن چونکە لەوەر ماڵەکە پرسیان هەبێ حقت بە حقەتەن دڵ و دەرونیان ماندووە وارووا خەفەتیانەوە خەمیان هەیە ئەبێ ئێمە دراوسی ئێمە دۆستی ئێمە خوشکی ئێمە برای ئێمە باپیری ئێمە نەنکی ئێمە خاڵی ئێمە مامەکانی ئێمە براکانی ببینە چی دڵخۆشکەرێکی چاکتر بۆی لە دەوروبەریانە کۆ ببینەوە بۆی ئەو خەمان کەوت بەشە لە لێکەم کەینەوە جا بەڕاستی خودی پرسەکان ڕۆڵی تایبەتی خۆی هەیە لەبەرەوە بڵێن بە تەواوەتی قەدەغەیکەین ئەمە بەڕاستی ئەمە لەگەڵ ئەوە نین وبوونی باشە بەڵام بوونەکەی بە شێوازێکی ڕێخستنی کە ئێستا تا ڕادێکی باش لە مزۆتەکانە تەنهای ڕۆژە وەرکێکی وا دروست ناکە مەسەف و خەرجیمان دارا بردووە تەنە ئاو گێڕانەکە دنە چایتیانە خواردنی تایە ئەمانە هەموو ئەرک بوون لابراوە لە هێندە ناوچەیە لەوانەیە هێندێک کەسی شەیە خۆی بۆ خۆی ئەرک دروستەکە کە زۆر جار هەیە خواردن دروستەکە ئاچێ شیرینیە بەخشێتەوە لە ڕۆژی سێمان نازم خەڵک داوەتەکە ئیشی سەر قەبرانەکە ئەمانە بەڕاستی خەڵک دروستی کردووە ئەگینا تعزیە خۆی بۆ خۆی ئەرکەکە کەمترە ئەمجا ئەگەر لە ماڵی شەوە بچەند ڕۆژێ لە ماڵ داهانیشێ ئەو خەڵکە کە ئاچن ماڵ تەنها بچن سەردانێکی بکەن دڵخۆشی بکەن چارێکێ دەدەقێ دانیشە لە لاویی تر ئەمە ئەرک نییە بۆ خەڵکی تر بەڵام ئەگە خوا نەخواسە بەوە بێ کە ئێستا بەشێ لە خەڵک بۆ خۆی ئەگەر دروستەکە ئەچێ مەزادە مەسرفەکە پارێکی زۆر خەرجەکە ئەمە ئیسلام لەگەڵی نییە بەڕاستی ئیسلام لەگەڵ ئەمانە نیە ئەمە عرف و عادەتێکە خەڵکێکە زۆر جاری ویستومان ئەمە قەدەغەکەین هێندە بنە ماڵە هەیە وەزعی مادیان باشە زۆر جار هەیە لە کاکە وەڵام من بەخوا سێ ڕۆژانی بۆکەم بەخواستە قبرانی بۆکەم نازان مەولودی بۆکەم داوەتی بۆکەم حەڵوای بۆ دروستەکەم ئەمانە شیری نییە بەخشێتەوە کە بەڕاستی ئەمانە هیچی لە شریعەتی ئیسلامیە نە سونەتە ئەرکە نەپێویستە و پێویستە بەڕاستی نەیەوە نییەکەوەی ئەمەی بۆ نەکرد ئەم ماڵە ماڵێکی بۆ نمونە ڕەنگە بێدەست بێ کەم دەست بێ هەژار بێ یا مدۆکان بێڕێز کردووە لە ڕاستیە لە شریعەتی ئیسلامیە کە مرۆڤ دەمرێ ئەوانە هیچی ڕێز نی بۆ و باشترین ڕێز بۆ مردوەکانمان ئەمە دوای خۆمان نەڵەکانی ببنە سەدەقەیەکی جاریە بۆ باوکیان بۆ مندایکیان بۆ کەسوکارەکان ڕەوشتە جوانەکانی ئەو برەوە پێبن و ببنە مای خێریش خەڵکی لە ڕێگەی ئەوە لە ئەوانەوانە جوێن بە باوکیان نەدا جوێن بە دایکیان نەدەن جوێن بە باپیریان نەدەن ئەوە بەڕاستی باشترین وەفای و باشترین کار ئەگە بمانەوە ئێمە مردوەکانمان بەڕێزەوە بڕۆنە بۆ قیامەت و بیان خێنە قەبرەکەەوە ئەبێ ئێمە دوای ئەوان چاکترین کەس بین لەناو کۆمەڵگەیە دەستە خێرەکانمان و زبانە چاکەکانمان و ڕەوشتە چاکەکانمان زۆرترکەین بۆی خەڵک سپاسکە هەموو جای بڵێ ڕەحمە لە باوکی ڕەحمە لە دایکی ڕەحمە لە کەسوکارەکەی لە براکەی لەوان کەسی کە کوڕی ئاوەنەوەی ئاوای بەجێهێشتووە ئەمە بەڕاستی ئەرکی ئەمەیە بۆیە کا پێغەمبەریانە فەرمی ئەگەر مردوەکانمان بدەن خۆی لە سێ دەرگاوانە دەرگایان بۆ کاتێکیانەوە ئەو لەوانە چێ وەلەدین صالح يدعو له کوڕێکی صالح هەیە بێت دوعای بۆ بکە لەڕێ ئەم کوڕۆ ئەم مردووە بەردەوام سەدەقەی پێ بکە جا کوڕەکە خۆی دوعای بۆکە یا هەر چاکەکانی کە خەڵک دوعای بۆکەن نقطەی دووهەمیان سەدەقەیەکی جاریەکە بەجێ هێش بە دوای خۆی ئیشێکی کردووە خەستەخانەیەکی دروست کە مەکتەبێکی دروست کردووە پرۆژێکی خێری هەیە بۆ سەدان کەس ئیسفادەی لێکە ئەوە شتێکی زۆر جوانە دوایە زانیاریکی بەجێ هێشتووە پیشەیەکی بەجێهێشتووە ئێستا سەد کەس ئیسفادەی لێکە علمێکی بەجێهێشتووە سەدان کەس دەیخوێنێتەوە سوودی لێبینێ یا مەسەلەن بۆ نمونە بۆتە هۆکاری ئەوەی کە پرۆژەیەکی دروست کردووە پرۆژێت تاکو ئێستەکانە هەزار نەفەر ئیسفادەی لێکە ئەوانە بەڕاستی ئیشی مردوەکانی ئێمە و ئێمە ئەو دگایە لێوەدا ناخرێت ئیتر باقیێوی دیکەی بۆ دنیاییە و ئەوەی دنیایە و تەنها بەڵێ خۆمان شتێکە کە ئیسلام بەڕاستی ناوی ناوە کۆڵێن شێوازێکی درۆینە کە لەگەڵیان نییە تۆگە ڕازگۆی بۆ مردوەکەی خۆ وەرە ئەمانە زیندووکەرەوە وەرە ئەو باوکەی خۆ کە چۆتە ئەو بەجێ هێشتووی ئەریزان سیفەتە جوانەکانی ئەو چێبەرەوەی پێبە باوکتان چاکەکارێ بوو دەستی سەدەقاتی هەبوو دە سەدەقەکانی بەنەبڕێتەوە ئەخە بەڕاستی زۆر جار هەیە پیاوی وا هەیە لەم شارەیە ژیاوە کاتێکە وەفاتەکە 40-50 نەفەری ماگانەیە ساڵانە لە بێ باوک و ئەنە بەخێوکەوە کە دوای خۆی وەفاتێکی یەک مناڵی ناچێ و پرۆژەیە زیندووکاتەوە لێ بەڕاستی ئەمە بێوەفایە بەرام باوکەکەیان کە تۆ پارەکە پێ داهاتەکەت هەیە بۆ ئەو پرۆژەی باوکە زیندوو ناکەیتەوە برەوی پێبە سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجۆنی سەرۆکی لیژنەی فتووە لە سلێمانی بۆ بەڕێزان لە وەزارەتی ئەوقاف و ئەوقافی دوهۆ گەم نووسراویەوە ئەوەندە مەترسیدار نەبوو کە قسەی لەسەر نەکەن بەڵکو ناوەڕۆکەکەی ناوەڕۆکێکی زۆر باشە ئەکرێکاری لەسەر بکرێ لە پارێزیەکانی دیکەش کاری لەسەر بکرێ لەبەرەوە ئامانجی ئێمەش ینی بڵاوکردنەوەی هۆشیاری گشتیە
لە نێو کۆمەڵگەدا نەخوا سەرشکاندن یار بابەتێکی دیکە بۆ یەگەر نووسەیەکی دیکەتان هەبوو وەرن و بەشداری بکەن لەگەڵمانە و دەستان خۆش بێ و دکتۆریش زۆر باشی وەڵامی دایەوە سپاس دەکەم خێراتی خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتان نەگەینەوە ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ